لەسەر بەشداریکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە لووتکەی گیانی حکوومەتەکان لە دوبەی گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف نووسەر و چاودێری سیاسی کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبن. بەڕێز ئاسۆ شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادە لەگەڵمان بۆ خۆتان نەزانن ئێمە چەند ڕۆژێکەوە کومیدیا سەرقاڵی ڕووماڵکردنی ئەم لووتکەی جیهانی حکوومەتەکانین لە دوبەی و زۆر خوێنەوە و شرۆڤەی بۆ کراوە. با بزانین بەڕای بەڕێستان و خوێندنەوەی ئێوە ئایا بەڕاستی بەشداریکردنی هەرێمی کوردستان گرنگە لەم لووتکەیەدا؟ سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە بەشداریکردنی کارکتەرە سیاسی و دیبلۆماسیەکانی گەلی کورد بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێم و وەزیرەکان و هەموو ئەو هەیئەت و دام و دەستگایانەی کە چەند ساڵێکە بەشداری ئەکەن لە کۆڕبەند و کۆنگرە و مؤتەمەرە نێودەوڵەتیەکان بێگومان قورساییەکی سیاسی گەورەیان هەیە لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تایبەتی لەو کاتانێک کە جیهان چاوی بڕیوەتە هەرێمی کوردستان بەوەی کە دەوڵەتێکە دا بڵێن ئەکتەرێکی نادەوڵەتیە و ئەم ئەکتەرە نادەوڵەتیە لە ڕووی جیۆسیاسیەوە بە حوکمی پێگە سیاسیەکەی لە ناوچەکە توانیوێتی بە درێژایی چەند ساڵی ڕابردوو خۆی بگونجێنێ لەگەڵ هەموو ئەو کێشە و ئاریشە سیاسیانەی کە لە ناوچەکە ڕوویان ناوە و تا ڕادەیەک دەست و پەنجە نەرم کە لەگەڵ هاوکێشە سیاسیەکانە و توانیویشێتی لە ڕووی سۆبێکتی نێودەوڵەتیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی عیلاقاتی نێودەوڵەتیەوە تا ڕادەیەکی زۆر هاوسەنگی خۆی بپارێزێ لەگەڵ ئەو دەوڵەتانی کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو یا با بڵێن لە دوای پەیماننامەی لۆزان کە لە مانگی حەوتا بێگومان ساڵڕۆژی 100 ساڵەی پەیماننامەی لۆزانە مامەڵەیەکی ناتەبا و غەدر و ناشرینیان کرد بەرامبەر گەلانی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە ئەم بەشداریانەی کورد بە تایبەتی ئەکتەرە کاریگەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێشتر ئاماژەم پێکرد سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێم و گشت ئەوانەی کە بە ناوی گەلی کوردەوە ئەتوانن ئاخاوتن بکەن ئەتوانن مخاطبی دۆزگەری گەلی کورد بن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانە بێگومان کاریگەریەکی لە ڕادە بەدەری هەیە. لە دیوێکی تریشەوە بۆ حکومەی کە هەرێمی کوردستان ئێستا هەناردەی نەوت و گازی سروشتی ئەکا بۆ وڵاتانی وەکو کەواتە کاگاسۆ لێرەدا بێ ئەو پرسیارە بکەم ڕۆژهەڵاتی ناوی چی وای کردووە کە پێگەی هەرێمی کوردستان گرنگ بێ لەو لووتکانەدا؟ ڕۆسیاسیەکەیەتی، ئابوووریەکەیەتی، سەقامگیرێکەیەتی، ینی کام هۆکار وای کردووە کە پێگەی هەرێمی کوردستان گرنگ بێت؟ بەڵێ خۆی لە ڕاستیە وڵاتانی بڕیار بەدەستی جیهان ئێستا کە لە شەڕێکی دەستەویەخەن لە جیهانە بەو حکومەی کە جەنگی ئۆکراین ئەتوانم بڵێم دیزایانی سیاسی وڵاتانی ئەوروپا و جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تا ڕادەیەک گۆڕیوە و مۆدێلێکی تازەش بەڕێوەیە بۆ دیسان دەستکاریکردنەوەی کۆمەڵێک مۆدێلی حکومڕانی لە ناوچەکەوە. پێم وایە لووتکەی حکوومەتەکان لە ئیمارات کە لەوێەوە دەست پێ بکەین سیمای حکوومەتەکانی ئایندە دیاری ئەکا لە ناوچەکە. ئەمە بەشێکی ئەو دەستکاریکردنەیە کە هەریەک لە ئەمریکا و لە یەکێتی ئەوروپا و لە ناتۆ مەبەستیانە ئەو هەژمونە سیاسیە کاریگەری کە دەوڵەتێکی وەکو ڕووسیا هەی بووە لە ڕابردووە لە ناوچەکە کەمیکەنەوە لەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران و عێراق و ناوچەکە و حکوومەتی هەرێمی کوردستانیش وەک ئەکتەرێکی نادەوڵەتی کە پێگەکەی دیارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ناوچەیەکی کاریگەری پڕوزەیە، ناوچەیەکە ئەتوانم بڵێم ئێستا تەحەکوم بە زۆر معادلاتی سیاسیەوە ئەکا بە تایبەتی هەناردەکردنی نەوت و گازی سروشتی
جاران ئەگەر بۆ تورکیا و کۆمەڵێک دەوڵەتی ناوچەکە گرنگ بوو بێ، ئێستا دوو جار بۆ وڵاتانی ئەوروپا گرنگە کە بێگومان لە ناو قەیرانێکی درێژخایەنان بەدەست نەبوونی گازی سروشتیەوە کە ڕووسەکان بێگومان قەیرانی بۆ دروست کردوون بەهۆی شەڕی ئۆکرانیاوە. بۆیە سیمای حکوومەتەکان لە داهاتوە ئەگۆڕێەوە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بەشە سەرەکیەکەی ئەگەرچی خۆی خاوەنی دۆزگەریەکی نەتەوەیی ڕەوایە کە 100 ساڵە غەدر لە میلەتی کورد دەکرێت لە ناوچەکە و گەلانی ناوچەکە وڵاتە سلێزەکان تا ڕادەیەک بە بڕوای من ئەیانەوێت لە دوای پەیماننامەکانی سایکس-بیکۆ و لۆزان و سەعد ئابات و جەزائیر و کۆمەڵێک پەیماننامەی دژ بە گەلی کورد کە کوردیان پارچە پارچە کرد ئەیانەوێ قەرەبووی هەموو ئەو غەدرە سیاسیانە بکەنەوە کە لە 100 ساڵی ڕابردووە بەرامبەر بە گەلی کورد نواندویانە و دوای 100 ساڵی لۆزان. بەڵێ بابینە سەر خاڵێکی دیکە. ئەگەر ئەم جوملەیە تەواو کەم ئەتوانم بڵێم دوای 100 ساڵی لۆزان ڕەنگە جیهان بە جۆرێکی تر سەیری گەلی کورد بکە، بە تایبەتی کە خاوەنی حکومڕانیەکی سیاسیە لە ناوچەکە ئەتوانێت تا ڕادەیەک دیبلۆماسیەت بپارێزێ، عیلاقاتی دەولی بپارێزێ و ئابووری بپارێزێ. بیرمان نەچێ لە ماوەکانی ڕابردووە کورد بەشداریەکی کارای هەبووە لە کۆنگرەی ئابووری داڤۆس کە کۆنگرەیەکی هەرە کاریگەرە لە جیهانە و چەند ڕۆژێکی تر ئێمە شاهیدی ئەوە ئەبین کە دیسان بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریەکە لە یەکێ لە کۆنگرە هەرە کاریگەرەکانی جیهانە کە ئەویش کۆنگرەی ئاسایش و ئارامی میوشنە کە ئەم ساڵ دوو لە هەرە دەوڵەتە بەهێزەکانیان دوورخستەوە لە کۆنگرەی میوشن کە ئەوانیش دەوڵەتەکانی رووسیا و دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێرانە. گەلی کورد لەو ئەمانە با زۆر بە کورتی پرسیارکەم ئەمانە چی دەستکەوتێکی تێدایە بۆ کورد؟ ئێمە باسمان لە گرنگی پێگەی هەرێمی کوردستان کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەی دەستکەوتەکان چییە؟ بێگومان ئەمانە کاریگەری بەهێز جێدەهێڵن بۆ گەلی کورد. کورد جاران بە هیچ شێوەیەک لە کۆنگرە نێودەوڵەتی و نێونەتەوەیەکانە بەشداری ناکرد. ئێستا لە کۆنگرێسی ئەمریکاوە، لە کۆشکی سپی ئەمریکاوە بۆ کۆشکی ئەلیزێ، بۆ یەکێتی ئەوروپا، بۆ ناتۆ، بۆ کرملن، بۆ هەریەک لە ناوەندە بڕیار بەدەستەکانی جیهان هەموو حساباتی سیاسی لەسەر گەلی کورد دەکەن، لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سەقامگیری ناوخۆیی بپارێزێ، ئەگەر ئاسایش و ئارامی ناوخۆیی و یەکگرتووی نێوماڵی خۆی بپارێزێ، ئەگەر بە یەک دیسکۆرسی سیاسی، بە یەک گوتار مامەڵە لەگەڵ هەموو ئەو معادلە و پێشاتە سیاسیە ئابووریە ئەمنیانە بکە کە لە ساڵەکانی ئایندا دێنە بەردەمی، ئەمە بە تەواوی ئەتوانێت تەنگشەکان بگۆڕێ بە دەرفەتێکی زێڕین لە بەردەمی خۆیە و ئەم ئەکتەرە نادەوڵەتیە بگۆڕێ بە ئەکتەرێکی دەوڵەتی سبێنێ لە چوارچێوەی حکوومەتی عێراقیە نەک فیدراڵێت ئەتوانێت داوای کۆنفیدراڵێتی سیاسی بکە لە عێراقا و جۆرێک لە سەقامگیری سیاسی بۆ خۆی دەستەبەرکە و تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بچێتە ناو بۆرسە جیهانیەکانی دراو لە عالەمە، لە جیهانە. بەم شێوەیە ئەتوانێت پایە هەرە سەرەکیەکانی دەوڵەت بنیاد بنێ کە بەشێکی سەرەکی پایەکانی بنیادنانی دەوڵەت بریتیە لە ئابووریەکی سەرکەوتوو کە ئەمەش بێگومان هەرێمی کوردستان تا ڕادەیەک چووەتە سەر شاڕەی بەهێزکردنی ئەو ئابووریە. بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف، نووسەر و چاودێری سیاسی، گەلێک سوپاس بۆ شرۆڤەکانت.